بزوتنەوەی ژنان خاوەنی ئاسۆیەکی گەشە بۆ داهاتووی بۆ پێشوازی لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن لا نووسینی سەعید ئەمانی. خەبات و تێکۆشانی ژنان لە گۆڕەپانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتیدا چ لە ئاستی دنیادا و چ لە ئێران و لەم ساڵانەی دوایشدا لە کوردستان ڕوون و بەرچاوە و ئەم هەڵدان و گەشە بەردەوامە ئەندیشەیە لە ئاستێکدایە کە ژن لە مەیدانی خەباتدا تەنانەت گەیشتۆتە ئاستی ڕێبەری شۆڕشیش. ڕۆزا لوکزامبۆرگ نمونەیەکی گەلێک بەرچاوی ڕێبەرانی ژنە لە ئاستی نێونەتەوەیدا. ئەم تێکۆشەرە کۆمونیستە و باقی خەباتکارانی ژن لەوانە کلارا زیتکین داکۆکی کاری شێلگیری ئارمان و ئارەزووە شۆڕشگێڕانەکانی جەماوەری زۆر لێکرا و وەگیان هاتوو بوون. بەبێ ترس و دوودڵی پێیان ناوەتە بواری خەباتی بەردەوام لە دژی زوڵم و ستەم و بێعەداڵەتی سەردەمەکەیانەوە و تا ئاخرین ساتەکانی ژیانیان لە خەبات و بەرخۆدان بۆ دەستەبەرکردنی ئازادی و بەرابەری بۆ گشت مرۆڤایەتی نەبێستاون. دەور و تەئسیری ئەم ژنە خەباتکارانە لە ئاستێکدا بووە کاتێک کلارا زیتکین لە ساڵی 1910دا وەک ژنێکی هەڵسوڕاو لە بواری دابینکردنی مافەکانی ژن، شۆڕشگێڕ و بەرابەری خوازی ئاڵمانی لە کۆنگرەی نێونەتەوەی ژناندا پێشنیار دەکات ڕۆژی 8 مارس بکرێتە ڕۆژی جیهانی ژن. لەلایەن کۆنگرا گرنگیەکی زۆری پێدەدرێت و دوای ساڵێک قسە و باس لەسەرکردن بە پێشنیارەکەی پەسەند دەکرێت و ئەم ڕۆژە وەک ڕۆژی جیهانی ژن هەموو ساڵێک لەلایەن ژنان و پیاوانی بەرابەری خوازی دنیاوە لە ئاستێکی بەرین و بە شکۆیەکی تایبەتەوە یادی دەکرێتەوە. نمونەیەکی تری ژنانی چالاک و خەباتکار ئەلێکساندر کۆلنتایە. کۆلنتای لە ساڵی 1890 پەیوەندی کردووە بە پارتی کرێکارانی سۆسیالیست دموکراتی رووسیەوە و هەڵسوڕاو بووە لە بزوتنەوەی ژنانی سۆسیالیستی دنیادا. ساڵی 1970 بووە بە ئەندامی کومیتەی ناوەندی بلشویەکەکان. ئەم تێکۆشەرانە بەردەوام لەژێر هەڕەشەی تیغی قین و نەفرەتی کوێرانەی دەسەڵاتداران و پارێزرانی نەزمی کۆنەپەرستانەی ئاینی پیاو سالار و سەرمایەدا بوون. ڕۆزا لوکزامبۆرگ خەباتکاری هەڵکەوتە و بەرابەری خواز دوای ئەشکەنجە و ئازارێکی زۆر لەلایەن مەئموران و ئەشکەنجەگەرانی سۆسیال دموکراسی ئاڵمانەوە فڕێدرایانێ و ڕووبارێکەوە. ئەزمون و دەستکەوتی خەباتی ژنان بە درێژایی مێژووی خۆی لە کۆمەڵگادا گەرەی خستۆتەوە و بەرهەمەکەی حزوری بە سەدان و هەزاران ژنی تێکۆشەر و بەرابەری خوازە لە مەیدانی خەبات و بربەرەکانی کردن لە بەرامبەر زوڵم و زۆرداریدا و هەوڵ و تێکۆشانە بۆ دەستەبەرکردنی مافەڕەوا و زەوتکراوەکانی ژن وەک نیوەی کۆمەڵ. بە تێپەڕبوونی زەمن و بەرینتربوونەوەی هەرچی زیاتری دەسەڵاتی نظامی سەرمایەداری و گەشەکردنی کەرەسەی وەبەرهێنان کە ئاکامەکەی زەیدەخوازی بێسنووری بەدەستهێنانی بەهرەی زیاتر و کەڵەکەکردنی زۆر و زۆرتری سەرمایەیە لەلایەن خاوەن سەرمایەکانەوە و چەوساننەوە و بێمافکردنی هەرچی زیاتری چینی کرێکار بە ژن و پیاوەوە و ئێستا قەیرانی ئابووری جیهانیش بۆتە سەرباری، ئەرکی تێکۆشەرانی بواری هەوڵدان بۆ دابینکردنی مافی یەکسانە بۆ هەموو مرۆڤەکان بەگشتی و بۆ ژنان بە تایبەتی قورستر لە ڕابردوو کردووە. چون ژن هەم وەک کرێکار لەلایەن سەرمایەدارانەوە دەشەوسێتەوە، هەم وەک ژنیش لەلایەن کۆمەڵگای ئاینی و پیاوسالارەوە. چەوسانەوەی دوو لایەنی ژنان دیاردەیەکی کۆمەڵگای چینایەتیە و لە سەردەمی ئێمەدا وەک دیاردەیەکی زاتی کۆمەڵگای سەرمایەداری چاوی لێ دەکرێت. ژن لە ماڵەوە لە ناوەندی کڕین و فرۆشتنی هێزی کار لە شوێنی ژیان و بە شێوەی گشتی لە کۆمەڵگادا واتە لە کۆمەڵگای سەرمایەداریدا کە دەکەوێتە ژێرباری وەحشیانەی هەموو هەڵاواردن و زوڵم و بێمافیەکەوە. هەڵاواردنی ڕەگەزی لە نێوان ژن و پیاو لەم کۆمەڵگایەدا بەشێک لە خەسڵەت و ئاکاری ڕۆژانەی بەدەستهێنانی زیاتری سوودی سەرمایە و یەکێک لە پەیداویستیە حقوقی مەدەنی و کۆمەڵایەتیەکانیەتی. نظامی سەرمایەداری نەدەیەوێت و نەدەشتوانێت لەمڕۆدا کار بۆ گشت تاکەکانی کۆمەڵ بە ژن و بە پیاوەوە دابین بکات. بۆیە بە هەموو جۆر و شێوەیەک وەک پەنابردنەبەر خۆرافاتی ئاینی و تاریف و پیاهەڵدان
بە داوێنی پڕ لە مهر و عتوفەتی دایک و بە سوودبوونی بۆ پەروەردەی سالمی منداڵ و هیتر نیوەی کۆمەڵ واتە ژنان هان دەدات بەجێ ئەوەی لە ماڵ بێنە دەر و خوازیاری کار بن تا لەم ڕێگەیەوە مافە زەوتکراوەکانیان بەدەستبێنن لە ماڵەوە بمێننەوە و ئەرکی بێکرێ و بێحەقدەستی منداڵ بەخێوکردن بگرنە ئەستۆ کە سوودی بۆ دنیا و ئاخرەتیان هەیە و قازانجی نظامی سەرمایەداریشی تێدایە. شێوەی بەرهەمهێنانی سەرمایەداری بەردەوام و بە چەشنێکی بێ ئەملا و ئەولا ئۆردوی بەرینی بێکارانی وەک لەشکرێکی پاشکەوتکراوی کار لەگەڵ خۆی کێش کردووە. ئەم لەشکرە بەرینە کە ژمارەی ئەندامەکانی لە ئاستی نێونەتەوەی داواوەترا لە چەند ملیۆنەوە و تەنانەت لە سنووری ملیاردیش تێدەپەڕێ تەنیا لە کرێکارانی بێکارکراوی کارخانە و ناوەندە بەرهەمهێنەرەکان پێک نایەت، بەڵکو جەماوەری بەرینی ژنانی ماڵەوەی وڵاتانی دنیاش بەشێکی شاراوە یان ژێرزەمینی ئەو ئوردووە بەردەوام ڕوو لە زیادبوونن لە پانتایی ئیمپراتوری سەرمایەدا. لە ماڵدامانەوە و ماڵداری ژنان بەردەوامی و تەنانەت پەرەگرتنی کاری ناوماڵ لە کۆمەڵگای سەرمایەداریدا کاردانەوەی ڕاستەوخۆی دژایەتی زاتی سەرمایە و میکانیزمی سروشتی ئەم شێوە لە بەرهەمهێنانە بۆ بەهرەکێشی زیاتر لە کاری سراسەر بە خۆڕایی سەدان ملیۆن فرۆشیاری هێزی کار. ئەم لە ماڵمانەوە و ماڵداریە لە وڵاتانی پێشکەوتوتری سەرمایەداریدا بە پێی پەیداویستیە سروشتیەکانی پرۆسەی کەڵەکەکردنی سەرمایە و لە ژێر زەخت و گوشاری بزوتنەوەی کرێکاریدا تا ڕادەیەک کەمترە لە وڵاتانی کاپیتالیستی ئاسیایی، ئەمریکای لاتین و ئافریقا. بەڵام تەنانەت لە پێشکەوتوترینی ئەو وڵاتانش لەگەڵ ڕوودانی هەر قەیرانێکدا سەرمایەداری نێونەرانی ڕاست و چەپی خۆی هەر لە محافزەکارەوە بیگرە تا دەگاتە لیبراڵ و سۆسیال دموکراتی لە ناکاو دەریایەک فرمێسک بۆ مناڵان هەڵدەڕێژن. سەبارەت بە ڕوونکردنەوەی گرنگی داوێنی پڕ لە مێهری دایکیش بۆ مناڵ. لەبەر هەمی دەسڕەنجی کرێکاران و زەحمەتکێشان کاردیناڵ و قەشە و ئاخوند و پسپۆڕی پەروەردەی کۆمەڵایەتی بەکرێ دەگرن تا بیسەلمێنن کە باوەشی دایک لە باخچەی مناڵان باشترە بۆ هەڵدان و گەشەی فکری مناڵ و کار لە دەرەوەی ماڵ زیان بەخشە بۆ دایکان. سەرەڕای هەموو ئەم کەند و کۆسپانە ئێستا ئێمە شاهدی گەشە و بەرەو پێشچوونی بزوتنەوەی ژنان لە ئاستی ئێران و کوردستان و ناوچەکەداین و دەبینین ئەم بزوتنەوەیە شێلگیر و شەفافتر لە پێشوو پێداگری لەسەر داواکاریە ڕەواکانی دەکات. لە ناوەڕۆکدا ڕادیکاڵتر و سۆسیالیستریش بۆتەوە. لەلایەکی دیکەشەوە بەرەی فەمینیزمی ئیسلامی و لیبراڵەکان لە ژێر پەردەی ڕێکخراوگەلی جۆراوجۆردا خەریکی خۆڵکردنە چاوی بەرەی سۆسیالیست و ڕادیکاڵی بزوتنەوەی ژنانن و دەیان هەوێ بەلاڕێدا بەرن و لە غاوی بگرنە دەستخۆیان. بەڵام گیانبازی و فداکاری ژنان لە کوردستان ئەو ڕاستیەی سەلماندووە کە ئیتر ژن کۆیلە و دیلی نظامی دواکەوتوی پیاو سالاری مەسەبی و سەرمایەداری نییە و خاوەنی ڕۆڵێکی یەکسانە لەگەڵ هاوسەنگەرانی پیاودا لە ڕیزی خەباتی ڕێکخراوێکی وەک کۆمەڵە و باقی ڕێکخراوە چەپ و ڕادیکاڵ پێشکەوتن خوازەکان و ئەمەش ورەیەکی تایبەتی بەخشیوەتە هەڵسوراوان و پێشڕەوانی بزوتنەوەی ژنان لە ئاستی ناوچەکەدا. خەباتی ئەم بەشە لە ژنان و پشتیوانی شێلگری پێشڕەوترین بەشی تێکۆشەرانی ژن لێیان بزوتنەوەی ژنانی بردووەتە فاز و ئاستێکی بەرزترەوە و ئەم بزوتنەوەی کردووەتە خاوەنی ئاسۆیەکی گەش بۆ داهاتووی. پێویستە بە هەستکردن بەو ڕاستیانەی باسکران و لە ژێر کاریگەریەکاندا بە گڕوتینتر لە ساڵانی پێشوو بچین بەرەو هەرچی بەرین و بەشکۆتر بەڕێوەبردنی ساڵ ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنەوە. ڕۆژی جیهانی